دەستۆچی بەنامە دەرگای بەخشین دەکەن کە بەهەمای تیمی هەزار و نەخۆش و هێتیمان هاتم. ڕاستی دەستگای بەخشین یەکەمی بێڕکابەر وەڵا زۆر لەولە بامشن لە خۆش لە سجەی کەتیا نارێک نەبوو خەرجکردن و مارم دارشم و بەخوار هەر زۆر دەستا خۆش بی یعنی ڕاستی زۆر خەممان گەوانگو یا ڕبی لۆ جێژنەیەوە جێژنە هاتمە چ بکەین وەڵا ڕەمەزاتی هەتا ئەلحانەچ دەشخوا ئەگەی لێ یعنی هیچمانە دەست نەبوو هەندەیدی لە دووبێ ئەو عالەمان دڵخۆشکە خوا دریا خۆشکە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لەسەر بێت. ئێمە لە شارۆچکەی مەخمورین بۆ ئەوە هاتوین کەوە هاوکاری خەڵکی کەم دەرامەت و هەژار و بێباوکان و خاوەن پێداویستی تایبەت بکەین لە شارۆچکەی مەخمور. دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە پرۆژە و کار و چالاکیەکانی لە نێومانجی ڕەمەزاندا. بۆیە ئەمڕۆ ئێمە لە شارۆچکەی مەخمور بڕی 25 ملیۆن دینار دابەش دەکەین بەسەر 100 لە خانەوادە و خێزانی کەم دەرامەت و هەژار. بۆیە لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی ئەو هاوکاریانە کەوە لە ڕێگای خواپێداوان و دەوڵەمەندانەوە گەیەندراوە بە دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشینیش بە دەستێکی ئەمینەوە بە شێوازێکی بەدواداچوونێکی زۆر جوانی پێشتر کەوا کردوویەتی. ئێستا لێرە ئێمە لەو قاع و لەو هۆڵەیەدا بڕی 25 ملیۆن دینار دابەش دەکەین بەسەر 100 کەس لە کەسانی کەم دەرامەت و هەژار. فەرموون لەگەڵمان. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا لەناخی دڵمانەوە لە شارۆچکەی مەخمورەوە خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە. خوای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتان بکە لەو کاتە ناسکەی لەو بێموسەیەی لەو بێمەعاشیەی لەو قەیرانەی لەو کاتێ ئەو هاوکاریە بەڕاستی لە جێگای خۆیتی. بۆیە ئێمە داوا لە خوا دەکەین خوا ئەجر و پاداشتان بداتەوە. خوا ئەجر و پاداشتی ئەو خێرخوازەش بداتەوە کە مەخموری لەبیر نەکرد. خوا ئەجر و پاداشتی ئەو برا بەڕێزانە بداتەوە ئەوانە سەبەبن و ئەمەیان بانگ کرد بۆ هاوکاریکردنی ئەو مادەیە ئەو زە چ بە خۆراک چ بە مادی. ئێمە لەکە خوای گەورە دوعاتان بۆ دەکەین. خوای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتتان بکە. خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە. خوای گەورە چۆن ئەو بارانە ڕەحمەتەی باراند ئەو هە لە گوناحەکانی ئێوەش خۆش بی. دووبارە و سێوارە دەستان خۆش بی قەلبتان ساغ بی سەرکەوتوی دنیا و قیامەت بن و داواکارین زیاتر و زیاتر هاوکاری ئەو قەزایی بکرێ. خەڵکەچی نەهامەتی لێ خەڵکەچی فەقیری لێە خەڵکانەکی سادە و ساکاری لێە. بەڕاستی ینی هەچەندی تەمەشا دەکەی لە خەڵکی مەخموری دەستکورتی زۆرە خەڵکی مەخموری نەبوونی زۆرە زۆر کەس ئەمەی لەبیر کردیە بەڵام ئەنگۆ نازام چ ئەنگۆ برێ ماشەڵڵا خوای گەورە ئەنگۆی لۆمە ناردیە. ئەرێ وەڵڵا بەڕاستی دەستگای بەخشین یەکەمی بێڕکابەر. دووبارە و سپاستان دەکەین خوا خێرتان بنووسی. بە قورعان زۆر خۆش شێر تەلەفۆنێکیان کرد گوتیان سمێنێ وەرنەوێندەرەکانی هیوادارم هەموو خەرگ ڕویان تێکە ئیشاءڵڵا سەرکەوتوو بن یا ڕەبی. دەستگای بەخشین ساڵانە هاوکاریەکان دەگەینتە شارۆچکەی مەخمور. جەناب چ پەیامێکت هەیە؟ لەخوای گەورە بە زیاد ئیشاءڵڵا خوا سەرکەوتویان کە ئیشاءڵڵا خوا دەستی و کەسانەش خۆربی کە هاوکاریان دەکەن. خوا خێریان بنووسی یا ڕەبی چاوەکەم خوا خێریان بنووسی خوا پاداشیان زۆر کە. لەو کاتی چەندە پێویست بۆ ئەو هاوکاری؟ وەڵا زۆر پێویست لەولە بامشن لە خۆش لە سجەی کەتیا نارێک نەبوو خەرجکردن و مارم دارشم و بەخوار خوا پاداشیان بداتەوە یا ڕەبی. وەڵا قۆدیش خردەکەمەوە ڕۆژانە بازار هەبی باشە بازار نەبی ئەو هیچ خوا خێریان بنووسی یا ڕەبی پاداشیان بداتەوە. دەستان خۆش بێ ڕەبی خوام رازی دنیا قیامەت و عاسرکە خوا لێ دنیاکەی و هەمووتان بێتەوە سەرڕێیەکە. وەڵا بەڕاستیوش تەلەفۆنتان لۆکردین کەیفمان زۆر پێهات زۆر پێ خۆش عالم ڕاستی بە خۆم نەخۆشی درم هەیە 6 پلاتین و 3 شیشەم هەیە زەخت و سوکەریم هەیە بەخوای 3 جێنێکم شکە ئەلعانیژە هێشتان بە تەواوی ناڕووم بەخوای کەسم نە بڕاستی ئیش کرد ڕاستی ئەو کوڕێ تاسوکانە ئەوم تەلەبەیە
نیتم کەسکە بەخواانە ڕێحام هەیە نەکەسی کاسکەرێ نە حیوانەکەم هەیە نە سارەکەم هەیە نەخانە چوا خۆشم هەیە بەخوا هیچم نییە یا ڕبی خوا خێرتان بنووسی کەواتە دەستگای بەخشین ئەو هاوکاری بەنگۆ گەیان ینی کاتەکە و وەختەکەی باش بوو گونجاو بوو هەر زۆر دەستا خۆش بی یعنی ڕاستی زۆر خەم مامولەوانگو یا ڕبی لۆ جێژنەیەوە جێژنە هاات ئەمە چ بکەن وەڵە ڕەمەزاتی تا ئەلحانە چ دەشخوا ئەگای لێ یعنی هیچمان لە دەست نەبوو ئەگەر خێرخوازە خێر و مندە خێرش پێ بکرد باینە ئەگە نا کەسەک نەبوو بخوات 150 میلیۆنمانداتە دەستی خوا ئاگای مەمنونیانم دەستیان خۆش بیا ڕبی خوا خێریان بنووسی خوام رازی دنیا قیامەتیان ئاسکە یا ڕبی والله قلق ممنونة لو علاجي في ذكرم علاجی چی پێ دەکەی علاجي ربوي في ذكرم والله لەمێ ژەر نەخۆش آري والله لميجا كاميرا عند زاني صار من ربوما بەڵێ دەدوعاچی لۆ خێرخوازان دەستگای بەخشینیش بکە خوا خير تام نفسي تمن تام تسسر قلق ممنونم ئامین یا ڕەبی باي بابم عمر تان دريجبي انشاءالله باي بابا. ئەدی بزانم دا حازی ئەو هاوکاری دەستگای بەخشین لە مەخموری جەنابەت والله زۆر مەمنونی ها زۆر خوا خێرێ ئێوە و ئێوانش بنووسی لۆمەیان ناردیا یا ڕەبی خوا خێر و بەرەکەتیان بەس پڕ دەکاتەوە ئەو هاوکاری بەرێ والله هیچ نییە نییە سەرم پێ چاکەمەوە بۆ جێژنەی باش زۆر مەمنونی چ دوعاچی لۆ بەخشین دەکەی یا ڕەبی خوا خێریان بنووسی یا ڕەبی خوایان نمونەیان زۆر بی هەندەی دی لە دووبێ ئەو عالەمیان دڵخۆش کرد خوا دریان خۆشکە سەرەتا بەخێر بن بۆ سارتکەی مەخمود و دەستخۆشی لە بەنامەی دەستگای بەخشین دەکەن کە بەهەمای تیمی هەژار و نەخۆش و هێتیمان هاتن بەڕاستی جێگای دەستان دیارە خوا خێری ئەو خێرخوازەش بنووسی کە هاوکاری تیمی فەقیر و نەخۆش و کەم دەرامەت هەنوو هێتیمانی کرد دیارە ئەمڕۆکە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە شارۆچکەی مەخمور سوپاس بۆخوای گەورە سوپاس بۆ خێرخوازان 100 خێزانمان کۆ کردەوە بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینارمان پێدان کە بڕی 25 میلیۆن دینارمان ئەمڕۆ دابش کرد لێرەوە سوپاسی و خێرخوازە دەکەین کە هاوکارمان بوو لەم پرۆژێدا و داواکارین لە خێرخوازانی تریش کە هاوکاری پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشی بکەن لە داهاتوو کە ئێمە کۆمەڵێک لە خەڵکی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان ماون بۆ ئەوەی بتوانین هاوکاریان بکەین کە نزیک دەبینەوە بەرەو جەژن بۆ جلوبەرگی منداڵانی بێباوک و ئومێد دەکەن ئینشاءالله چۆن لە ساڵی ڕابردوو هاوکار و پشتیوانی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بوون و ئەم ساڵی ئینشاءالله چەند ڕۆژێکمان ماوە بۆ جەژن بتوانین هاوکاریەکی باشی تاوای چین پێشەکان بکەین لە هەرێمی کوردستان.